روشنی سر وقت ارزم کردن امر کوبنتو لدوریک خالق زور گرینگ بلای اما لم برنامه کمپینا جبجی کن هر وقت قدرن 24 حوتی 2023 صد سالی تمنی پیمانی لوزان و پیمانی کی نگریس که کرد بین بچوار پارچه و اروها لجر ام پیمانه به هزاران کرد تیاچو زندانی کرا دربدر کرا و چندین جینوسایتی جوراجور بسری کرد سفر اما پاش 100 سال جاری کی تریش و همو کاتک اما خبر من دجی ام پیمان نامه کردن و استایش هر دجی ام پیمان نامه بویا امرو اما وکو کمپینی کومالی بیزا کروس اما نوی وەکو کوردان دەرەوەی وڵات وەکو کوردانی دیاسپۆرا ئەمانەوێ شەرمەزار بکەین و ئاگری بدەین و لەژێر پێمانە دایبنین کە ئەم پەیماننامە هیچ کاتێک لای ئەمە قبول نییەوە قبول ناکرێت ئەم پەیماننامەیە لەلایەن پاڵەوان ئەبوو هیوا ئاگرە برێن و هەروەها بعنازەی ئێوەش هەر کام وەرەقێکمان هێناوە ئەم وەرەقە هەر هەموومان بە شێوەیەکی نمادی ئەم پەیماننامە نەگریسە ئاگر پێبەرەدەین هیوادارم کە داوا ئەکەین لە هەر کوردێکی بەشەبەت لە هەر کوێیەکی ئەم دنیا هەیە ئەم پەیماننامە شەرمەزار بکە و ئاگری پێبەردا وەکو هاوکاریەک لەگەڵ کمیتەی فەرهەنگی زاگروسە لەلایەن خۆم و لە نوێنەری وەرزشکارانی كل كردستان أو بيمانامي نيوزيلندا شاهد الرجال وبيجو كان صالتنا كوشي دوج منونا يرمن زور الدخوازن بالناس بجين شاهد الرجال وبيجو كان صالتنا كوشي دوج منونا يرمن زور بجين شان صال دوج مني زور در خاكي من بج دكات فادمي ملتي قد الله يولاد كردم زمانم كردية من خاكي كردستانم بكلتو الجنوب برقم جوازاني اشتمانم ما في روائخ وما منيش سربست وآزاد بجين بنكرام يا رخانم بلام من هرنا بزين كردم 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 كردم